مەڵێتر لە چوارچەوەی هەوڵەکانی حکوومەت یاریمی کوردستان و کابینەی نوێیان بۆ بەرەودان بە کەرتی دڵنیایی ئەمڕۆ یەکەمین کۆنفرانسی دڵنیایی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لەوێ هەیە. هاوکارم بەڵێن ئەزت لە شوێنی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە لەگەڵم دەبێت. بەڵێن ئەم کاتت باش دێمە لای تۆ چی هەیە لە کۆنفرانسەکە و میوانانی کە بەشدارن تا چەند ئەمە بە گرنگ دەزانن بۆ هەرێمی کوردستان. سڵاو گوڵباخەم کاتتان باش. یەکەمین کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. میوانێکی زۆر لێرەیە لایەنی حکومی و لایەنی بەرپرس لێرن. من گفتوگویەک لەبارەی گرنگی کۆنفرانسەکە و گرنگی کەرتی دڵنیایی پەیوەندی بە کەرتی باجەوە لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال وەرتی دەکەم. کاک دکتۆر سڵاو. زۆر سپاس. ئەگە باسێکی وماوە بگەی کەرتی دڵنیایی چ پەیوەندیەکی لەگەڵ کەرتی باجە هەیە، چ پەیوەندیەکی ئابووری لە نێوان ئەو دوو کەرتدا هەیە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان، بەتەئکید ڕێخستنی ئەو کۆنفرانسانە گرنگی و بایەخی تایبەت بەخۆی هەیە، بە تایبەت کە کوردستان بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت لە ڕووی دارایی و لە ڕووی ئەو قەیران و ئالنگارانی کە بە بەرەوپیلیەوە هاتوون. بۆیە پێویستمان بەوەی هەمومان بێکەوە بە پلانێکی تۆکما بەرەنگاری ئەو قەیرانانە ببیننەوە و بتوان ژێرخانی دارایی هەرێمی کوردستان، ئابووری هەرێمی کوردستان بەهێز بکەین. پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان کەرتی دڵنیایی و کەرتی باج. بەتەئکید یەک لە کۆڵەگە هەرە سەرنجەکانی بەهێزکردنی یان هەمەچەشکردنی داهاتەکانی ناوخۆ کەرتی دڵنیاییە. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو قەیرانانەی کە بەسەری هاتن نەیتوانی وەکو پێویست بایەخ بەو کەرتە هەستیارە بدات. بەڵام خۆشبەختانە بە خۆشحاڵی ئەو کۆنفرانسە دەرفەتێکی باشە، هەلێکی زێڕینە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە کۆمپانیاکان بتوانن بیقۆزنەوە و لە هەمان کاتدا بایەخێکی ئەوتۆ بەو کەرتە بدەن بۆ ئەوی بەرەو پێشەوە بڕواتەوە، لە هەمان کاتدا ببیتە سەرچاوەی داهاتی زۆر باش بۆ هەرێمی کوردستان. چکە بەتەئکید ئەو کۆمپانیانە کە هەر کەسێک کە خۆی دڵنیا دەکات لە هەر کەرتێک بیت، تەندروستی بیت، تەمین لە ژیان و یان لە مەترسیەکان بیکە هاوڵاتیان ڕوبەڕوویان دەبنەوە، لەبری ئەوە پارەیەک دەدا بە کۆمپانیا و لە نەتیجە ئەو کۆمپانیا باز دەدا بە حکوومەت. کەواتە یەک لە سەرچاوە داهاتە سەرچیەکانی باز لە هەموو دنیا لە کەرتی دڵنیاییەوە، لە کەرتی دڵنیاییەوە، چونکە لە زۆربەی ئەو وڵاتانە زۆربەی ئەو تەمینانە ئیلزامین، بەشێکیان لەلایەن کەرتی تایبەتەوە، بەشێکیان لەلایەن، بەڵام زۆربەی وڵاتە پێشکەوتەکان لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت ئەو پرۆژانە، یان بە هاوبەشیە لە نێوان وەکو پی لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی جێبەجێ دەکرێت. بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو لە دۆخێکی خراپدا بوو ئەو کەرتە، وەکو پێویست بایەخی پێ نەدراوە. بۆیە هەلێکی باشە کە ئێمە بتوانین وەکو حکوومەت و هەروە کۆمپانیاکان و هاوڵاتیش کە ئەو دەرفەتە بەکاربێنن بۆ ئەوەی خۆیان لەو مەترسیانەی کە ڕۆژانە بەرەنگاریان دەبێت و ڕوبڕویان دەبێت و بپارێزن. لە جیهانە لە وڵاتانی پێشکەوتووە کەرتی دڵنیایی زۆرترین باج ئەیە بە حکوومەت، لەبەرەوەی زۆرترین خەڵک خۆی تەمین کردووە لەوێ. کاتێک کە بەراورد دەکەن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی ناوچەکەیە چیمان بۆ دەرەکەوێت؟ ئەم کەرتە تا چەند لە ساڵانی پێشوە چ پێشکەوتنێکی بەخۆی بینیوە؟ بەخۆی کێشەی هەرە سەرەکی لە مەجالی تەمین بەڕاستی بوونی دەوڵەتی ئیشتیراکی و دوای بۆ مختەڵەت و دوای بۆ ڕەسمالی ئەوانە و یاساکانش بەداخەوە دوای ئەوەی بریمەر هات یاسایەکی نوێدانە، ئەگەر نایاساکان یاسای کۆم بوون بەو یاسایانەوە بۆ ئەو یاسایی ئێستاش پێویستی بە هەموارکردنەوە هەیە و پێویستی بەوە هەیە لە زۆر بواردا حکوومەت بەڕاستی تەداخل بکات. چکە ڕۆژانە دەبینین کارەساتی زۆر دڵتەزێن بۆ بە دیاردا سووتانی ئەو شار، ئەو گەڕک، ئەو بەنزیخانە، ئەو شوێنانە ئەگەر بێت و دڵنیا بکرێنەوە ئینشورەنسیان هەبی کەمتر لە ڕێ ئەو کۆمپانیا، چکە ئەو کۆمپانیا مەرجەکانی سەلامەتی، مەرجەکانی دڵنیای بوون بۆ خەڵک فراهەم دەکات. لە نەتیجە هەم هاوڵاتی قازان دەکات و هەم حکوومەتیش کەمترین ئالنگاری و تەحەدیاتی ڕۆژانەی توش دەبێتەوە بۆ ئەوەی ڕۆژانە دەبینین حکوومەت لە زۆر مەزالەدا پارەیەکی زۆر قەرەبوو دەداتەوە کە لە کاتێکدا ئەو لەسەر حکوومەت نییە شوێنێک دەسووتێت حکوومەت خەرەبی بکاتەوە. پێویستە کۆمپانیای دڵنیایی یان ئەو هاوڵاتیە لە مقابلی دڵنیای بوونەوە لە سەلامەتی خۆی و شتومەک و کاڵاکانی
شتەکانی دڵنیا بکاتەوە لە بری ئەوە پارەیەک بدا بەو کۆمپانیا بۆ ئەوەی سبەینی حکوومەت دووچاری ئەو تەعویز و ئەو قەرەبووکردنەوانەوە نەبێت و لە هەمان کاتدا و پێویستە حکوومەتیش ئاسانکاری و یاسای ڕوون و ڕەوان و شەفاش بۆ خەڵک دابین بکات ولا ڕێنمایی پێویست و ڕوون و ڕەوان بۆ خەڵک هەبێ بۆ ئەوەی خەڵک بتوانێت بە باشترین شێوە سوود لە خزمەتگوزاریەکان و لەو یاسا و ڕێنمایانە وەربگرێت کە ئێستا بەڕاستی خەلەلمان هەیە لە هەم لە مەجالی یاسا لە مەجالی ڕێنمایی و لە مەجالی نەبوونی هۆشیاری خەڵکیش هۆشیاری تاکە چەندە مهمە دڵنیاییکردنەوە چ لە ژیان لە سیارەکەی یان لە کاڵاکانی یان لە هەر بوارێک لە بارەکاندا ولا نەتیجە حکوومەتیش قازانجێکی زۆر دەکات چونکە ئەو کۆمپانیایە کە ئەو کارە دەکات ئەکید باز دەدات چونکە داهاتێکی زۆر جاویستم ئەو بکەم بە پرسیار ئێستا ئەگە بە تەخمینیش بە هیچ داتایەکمان لایە کە باجی ئەو کۆمپانیانە دڵنیایی چەنە بۆ لە قۆناغێکی یەکجار خراپدایە شایەنی ئەوەی بەراوردکردن و باسکردن نییە لەبەرەوەی لە قۆناغێکی یەکجار خراپدایە یعنی لە چەند ملیارێک تێناپەڕێت داهاتی کەرتی باجی ساڵانەی کۆمپانیەکان دڵنیارێک یعنی لە چەند ملیارێک تێناپەڕێت کە لە کاتێکدا دەبای بە سەدان ملیار حکوومەت وەکو سەرچاوەی سەرەکی داهات پشتی پێبەزبایە لەبەرەوەی لە هەموو دنیا ینی دنیا زۆر نەڕۆینە وڵاتە پێشکارە پێشکەوتوەکان دەوروبەری خۆمان ئێرانە تورکایە ئوردنە یەک لە سەرچاوە سەرچەکانی داهاتی ئەو وڵاتانە لە کەرتی لە باجی کردی کۆمپانیەکانی دڵنیاییەوە سەرچاوە دەکات باشە هیچ پلانەکەی بۆی دڵنیایی بکرێ بە پابندی بە ئیلزامی لەسەر خەڵک بە تایبەتی لە ئەو کەسان کە لە هەندێک بوارە کارەکەم وەکو کەرتی نەوت وەکو کۆمپانیا بیانیەکان هیچ بڕیارێکی وایە دراسە کرابێت طبعاً ئەو بابەتە پێویستی بە یاسایە پێویستە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عراقی یاسا دڵنیایی هەیە یاسای دڵنیایی بەڵام سیفەتی ئیلزامی نیە سیفەتەکەی اختیاریە بەڵام هەندێک مەجالات هەیە کە جەنابەت باست کرد ئەو بابەتانە پێویستە سیفەتی ئیلزامی وەربگریت هەم بۆ پاراستنی کەرتەکە لەبەرەوەی کەرتی هەستیارە و ژیانی خەڵک لە مەترسیدایە و هەمیش بۆکو سەرچاوەشی گەورەی داهات هەژمار بکرێ حسابی لەوە بکرێ و لە هەمان کاتدا دڵنیایی بدرێ بە کۆمپانیەکانیش چونکە کۆمپانیا ئەو کۆمپانیانە ئەگەر شوێنێک شەریکاتی تەمین و دڵنیایی لێ نەبیت کەمتر ڕووی تێدەکەن کەواتە بۆ ڕاکێشانی ئیسtisماری ئەزنەبی پێویستیمان بە کەرتی بەهێزکردنی کەرتی دڵنیایی لە هەموو سێکتەرەکان هەتا لە تەمین لە حیات لەسەر تەمینی صحی کە زۆر کەس دەبینی دووساری نەخۆشیەک دەبی نەخان و ماڵ و سەروەت و سامانی خۆی دەفرۆشیت دەبی خەڵک و خزمەکانیش هاوبەشی بکەن شێری ئەو داهاتانە بکەن بۆ ئەوی کەسێک بتوانێت علاجی نەخۆشیەک بکات کە لە ناکاو ئینسانیش هەموو ئینسانێک معڕەزە بۆ ئەو شەو نەخۆشیانە ئەگەر ئەو کەرتە بکرێت بە پابندی بە ئیلزامی خەڵک پابند کرێت بۆی کە دڵنیایی بکە چاوەڕوان دەکرێت ینی چ گۆڕانکاریەک لە کۆی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان سیستەمی ئابووریان ڕوادات بەتاکید ئەوە یەک لە بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی یەک لە بەرنامە هەر لە پێشینەکان هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات بوو تەنویع مەسادر لینتاز کە زۆر مهمە ئێستا عێراق وە دەستی پێکردووە بە یەکێک لە سەرچاوە هەرە سەرچیەکانی کۆکردنەوەی داهات و بەهێزکردنی ژێرخانی ئابووری دانەندرێت ئەگەر بێت و کەرتی دڵنیایی لە هەرێمی کوردستان و لە عێراق ڕێک بخرێتەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر کەمالوەرتی بەڕێوەبەری گشتی باج لەگەڵمان بوو بەڵێ بەڕێزان دەگەڕنەوە ستودیۆی ناوەند بەڵێ سپاس هاوکارم بەڵێن لە ستودیۆی کراوی کوردستان 24 لە یەکەمین کۆنفرانسی دڵنیایی لە هەولێرەوە لەگەڵمان بوو